هێوارتان باش بینەر و بیسەر خۆشەویستەکانم، هیوادارم هەموو سەلامت تەندروست بن. لە ئەڵلقەیەکی دیکەی ئارێ سلێمانی هاتمۆ دیدەنیتان بۆ بابەتێکی گرنگ لەگەڵ یەکێکی دیکە لە پزیشک و پسپۆرە تایبەتەکان کە لە کوردستاندا ماوەیەکی زۆرە کار و خزمەتی هەیەوە. دڵنیام زۆری نەمان وەکو ناودەیناسین و هەروها زانیاریمان ڕەنگە بیستە بێ لەوەی و بەشێکی زۆریشمان ڕەنگە بەرکەوتنمان هەبوو بێ لەگەڵی سەبارەت بە کاری جوانکاری و هەروها پسپۆرێکی خۆی کە دکتۆرە کەژان عەلی تۆفیق بەڕێزیان کە مامۆستا نەزانکۆی سلێمانی کۆلێژی پزیشکی و هەروها پسپۆری پێست و جوانکارین و ئەمڕۆ مەبەستمە لەم پرۆگرامە لەگەڵیاندا لەسەر بابەتێکی زۆر گرنگ کە یەکێکە لە تایبەتمەندیە گرنگەکانی جوانکاری قسەی لەگەڵ بکەم، ئەوش لەسەر بابەتی پلازما و زۆرمان بیستووە لەو بارەیەوە، بەڵام وردەکاری زیاتر لە دکتۆرە دەپرسم و دڵنیام هەموو سوودی باش دەبینین لە وەڵامەکانی. دکتۆرە زۆر بەخێر بێ، خۆشحاڵم لێرە دەتان بینم. زۆر سپاسدانەکەم بۆ ئەم دەرفەتە و منیش خۆشحاڵم. سپاس بۆ جەنابتان. دکتۆرە کەژان بەڕێستان وەکو مامۆستای زانکۆ وەکو پسپۆڕێکەتان کە پێست و جوانکاریە، مەبەستمە لە سەرەتاوە ئەوت لێ بپرسم کە پلازما چییە؟ ینی بۆیە دەڵم هەم وەکو ڕۆزانستێکی هەم وەکوەوەی کە لە ئێستاژا وەکو جوانکاری کە بەکاردەهێنرێەوە کەی گەیشتون بەوەی کە پلازما وەکو یەکێک لەو خاڵە سەرەکیانەی جوانکاری بەکاربهێنرێت؟ بەڵێ، پلازما خۆی ئەو شلەمەنیەیە کە خڕۆکەکانی خوێنتیایە ئەسوڕێت، واتە لە خوێنی مرۆڤایە. پلازما دەوڵەمەنە بە کۆمەڵێ مەواد وەکو کۆلاجین، وەکو ڤیتامینەکان، وەکو ئەو مادانی کە هۆکارێکە بۆ مانەوەی پێست بە گەنجی و بە تەندروستی. لەبەر ئەم هۆکارانەیە تایبەت بۆ جوانکاری بەکاردێنرێ یاخود خۆی بەکارهێنانی تریشی هەیە؟ دکتۆرە دەمە پێشی بچینە وردەکاریەکانی جوانکاریەوە. نەخێر، پلازما لە پێش هەموو شتێکە بەکارهێنانە پزیشکیەکانی زۆر گرنگە. لە ڕاستیە پسپۆرەکانی خوێن زۆر بەکاری هێنن بۆ چارەسەری نەخۆشیەکانی خوێن و هەروەها پسپۆری جومگە و ئێسقانیش بەکاری هێنن. واتە لە پێش ئەوە پسپۆرەکانی ئامێری بەرگری ئەوانش ئیمینۆلۆجیستەکانیش بەکاری هێنن بۆ چارەسەری نەخۆشیەکان کە پەیوەستە بە ئامێری بەرگریەوە. بەڵێ، دەستان خۆش بکاتە پلازما هەر خۆی بە شوێکی گشتگیر زۆر تایبەتمەندی هەیە. وەکو پسپۆڕی ئێوە کارکردنی وەکو لە پێست و جوانکاری، پلازما لە نێوان زیادە یاخود نەک بڵێن زیادە وەکو جوانکارێکە کەسێک دەکرێت بیکە یاخود نەیکە، یاخود پێویستێکە هەموو کەسێک بۆ گرنگی پێدان و مانەوەی پێستی لە نێوان ئەم دوانە کامیانە دکتۆرە؟ ینی دەکرێت کەسێک پلازما بەکار نەهێنێ و هیچ کێشەشی نەبێ، یاخود یەکێکە لەو جۆرە چارەسەرانەی کە هەمووان پێویستە گەر لە تەمەنیانە بەکاری بێنن؟ بەڵێ، ئێمە ئەزانین کە پێستی مرۆڤ لە دوای تەمەنی 25 ساڵەوە وردە ڕێژەی کۆلاجینی کەمە بێتەوە. تەنانەت کواڵەتی کۆلاجینەکەش جیاوازە، تێکشکانن دروستە بێ. هەر ئەوەیە کە هۆکارێکە بۆ دەرکەوتنی نیشانەکانی تەمەن و شلبوونەوەی پێست و چرچی و لۆچی. بۆیە پلازما جێگیرکەرەوەیکی باشە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو کەمبوونەوەی کۆلاجینە و دابەزینی کوالیتی کۆلاجینەکە. واتە ڕێگە چارەسەرێکە بۆ مانەوەی پێست بە گەنجی، بە سافی، بە دوورخستنەوەی نیشانەکانی تەمەن. بەڵێ، دکتۆرە پلازما چۆن دەتوانێت بە شوێکی ورتر خزمەت بە پێست بکاتەوە کە بەڕێزوت ئەتوانین بڵێن بوستێکی باشە بۆ پێستەکە بۆ هێشتنەوەی بەگەنجی؟ لەگەڵ ئەوەشدا ئەم پرۆسەی بەکارهێنانەوەی پلازماهەیە چۆنی پێدەچێت؟ مەبەستمە لە تەواوی پرۆسەکە لە وەرگرتنی پلازماکە لە بەکارهێنانەوەی چەندێکی پێدەچێت، چۆنی پێدەچێت، چۆن بەکاردێن؟ بەڵێ، وەکو هەموو شێوازێکی تر، وەکو ئەو شێوازانەی کە لە تاقیگە خوێن وەرەگیرێت بۆ پشکنین، تەنها بەڕێژەی 10 cc بۆ 20 cc بەکارێت خوێنەکە وەرەگیرێت، ئەخرێتە ئامێری سنتریفیوجە و ئامێرەی کە پلازماکەمان بۆ جیا ئەکاتەوە و لە نێوان 5 بۆ 10 cc پلازمامان دەستەکەوێت لە 10 بۆ 20 cc خوێن. ئەم پلازمایە بێگومان کە بەکارێت بۆ جوانکاری کیت و تیوبی تایبەتی هەیە.
ئەو تایبەتمەندیە وەکو هەر کتێکی تر نییە کە ئێمە پلازما وەرەگرین بۆ پشکنین بۆ نمونەیە بۆ چارەسەری شتێکی تر ئەوەی کە تایبەتمەندە بە پێست و جوانکاری هەندێک خۆی تیوبەکە خۆی مەوادی تایبەتی تایە وا کات کە پلێتلێت واتە خەپلەکانی خوێن کە ئەویش زۆر زۆر دەوڵەمەنە بە کۆلاجین ئەوانە چڕە بێتەوە تەنانەت هەندێک جار خۆی تیوبەکە هەندێک مەوادی تر و ڤیتامیناتی تایە هەندێک مینەراڵی تایە مەوادیکەی تایە کە زیاتر خزمەتەگەیەنێ بە پێست جاری واش هەیە ئێمە کە پلازماکەش وەرەگرین خۆمان میزۆتەراپی بەگەڵا بەکارهێنین واتە هەندێک مەوادی تر بە پێی پێداویستی پێستەکە بۆ نمونە هەندێک کەس هەیە چاڵی ژێرچاوی هەیە ئێمە توانین لەگەڵ ئەو پلازمایە سۆفت فیلەر یا میزۆفیلەر بەکاربێنین هەندێک مەوادی ترە کە توانای پڕکردنەوەی هەیە هەندێک کەسیکە پەڵەی هەیە بۆ نمونە ئێمە توانین مادەی گلوتاتایۆن یا ڤیتامین سی تێکەڵاوکەین خۆمان بە پێی شارەزای و ئەزمموی پزیشکەکەی کە دەرزی پلازماکە بۆ مراجعەکە و پلازماش بەکارهێنانی هەموو کەسێک دەتوانێت بیکات بە تایبەتی لە دوای تەمەنی 25 ساڵە و کوتم بۆ بەرەنگاربوونەوەی پرۆسەی پیربوونی پێست نیشانەکانیش عادەتەن لە دەوری 30 ساڵا دەرەکەوێت لە یەکێکەوە بۆ یەکێکە گۆڕێ بۆ نمونە ئەوانی کە لە دەشت و لە دەرەوەی شارەژین هەتا زۆر بەریانەکەوێ ئەوانە پێستیان زووتر کۆلاجینی کەمە بێتەوە تیشکی خۆر کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوەی کۆلاجین پێوترێن فۆتۆ ئەیجینگ واتە پیربوونی پێست بە زەبری فۆتۆ بە زەبری تیشکی سەروەنەوشەیی کە لە تیشکی خۆرایە نەک بەهۆی تەمەنەوە بۆ نمونە کەسێک هەتاوی زۆر بەرکەوتۆ لە مناڵیە و لە هەرزەکاریە لە تەمەنی 30 ساڵیە لەوانەیە لەگەڵ هاوتەمەنێکیا زۆر پیرتر دەرکەوێ لەبەرەوەی هەتاوی زۆر بەرکەوتۆ پێشتر لەبەرەوەی ئیشی هەتا و تیشکی سەروەنەوشەیی کۆ ئەبێتەوە لەسەر پێست دواتر نیشانەکانی دەرەکەوێ بۆیە بەکارهێنانی پلازما بەڕێی من هەموو کەسێک کە بیوێ خزمەتی پێستی خۆی بکا و پارێزگاری لە مانەوەی بەگەنجی و جوانی باشتر وایە بیکا پلازماکە کاتە کرێ بڵێن پلازما خۆراکێکی سەرەکیە بۆ پێست و وە دەکرێت تێکەڵ کرێ لەگەڵ ینی هەم پلازما بەهێزیک بدا بە مادەکانی دیکە وەکووتت دەمێ ئەوە بزانم کە پلازما دەزانین یەکێکە لە مادە گرنگەکان کە لە خوێنی کەسەکەەوە دەردەهێنرێت بۆیە ئایا دەکرێت پلازما لە خوێنی کەسێک دەربێنرێ بۆ کەسێکی دیکە بەکار بهێنرێ یاخود مەرجە ئەو کەسە پلازما لە خوێنی خۆی بێ و کێن ئەوانەی کە دەتوانین پلازمایان لێ وەربگری بەڕێژێ لە ڕاستی ئەگەر ئێمە باسی بەکارهێنانی پلازما بکەین بە قەبارەی زۆر بۆ هەندێک نەخۆشی خوێن ئەوە ئەکرێت بە شەرتێ خوێنی گروپەکەی هەمان گروپ بێ و پشکنینی بۆ کرابێ ئەم خوێنە پاک بێ لە ڤایرۆسات ئەوە بۆ نمونە لە نەخۆشخانەی هیوا لە ڕەدهەکانی نەخۆشەکانی خوێن بەکارێت ئەکرێکێک بۆ نمونە بیبەخشێ خوێن ببەخشێ بە کەسێکی تر ئەو پلازمای بۆ جیاکەنەوە وەکو چارەسەر بۆی بەکاربێن لەبەرەوەی بە قەبارەی زۆر بەکارێت بەڵام ئێمە لە جوانکاریە لە ڕاستی لە کەسەکە دەریهێنین چونکە پرۆسەیەکی کورتخایانە و بەشێکی کەم لەو خوێنەیە ئەگەر هی خۆی بێ هیچ ئەگەرێکمان نییە کە ئەو کەسە تووشی هیچ کێشەیەک بێت لە خوێنەکەی خۆیەوە پێویست ناکا لە کەسێکی کە بۆی وەرگری بەڵێ پلازما زیاتر بۆ چ بەشێکی جەستە بە سوودە یاخود زیاتر سوودی هەیە دەزانین دەبیستین بۆ دەموچاوە بۆ قژە بە شێوازە جیاوازەکان بەڵێ لە جوانکاریە بەڵێ لە جوانکاریە بۆ سرە بۆ وەستانی ڕوتانەوە بۆ بەهێزکردنی ڕەگی قژەکان و پڕبوونی قژیش ئیشەکات پلازما بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک بۆ پێستی دەموچاو تەنانەت هەندێک کەس حەزەکە پلازما بۆ دەستی بکە بۆ ملی بکە ئەوەش ئەکرێت بەڵام لە ڕووەکانی ترەوە لە بەکارهێنانە پزیشکیەکانیەوە ئەمڕۆ زۆر زۆر بۆ جومگەکان بەکارێت ڕاستە زۆر دەبیستین لە سەرانش دکتۆرە کێن ئەوانەی کە ناتوان پلازما یاخود بچنە ئەو پرۆسەوە بەکارهێنانی و پرۆسەوە کەسانێک هەن کە نەتوانرێت پلازمایان لێ وەربگیرێت لە ڕاستیە ئێمە پێمان باشە کە ئەوانەی نەخۆشی ڤایرۆسیان هەیە لە خوێنیانە وەکو هەوکردنی جگەری ڤایرۆسی و ئەوان ئەو پرۆسەیە ئەنجام نێن بەڵام وەکوتر شتێکی ئەوتۆمان نییە کە ڕێگر بێلەوە ئەوانی لەژێر چارەسەری قورسان بۆ نمونە عیلاجی کیمیایی بێگومان ئەوانە خۆیان لە پرۆسەی چارەسەران خۆیان نایەن بۆ پلازما بۆ جوانکاری چاوەڕێکن تا چارەسەر بێ کێشەکەیان و جێگیر بن حاڵەتی تەندروستیان اینجا بن ڕێژێک خوێنی کەمە
بۆ نمونە ماینەرە هەیە ئەمانە هیچ کێشیان نییە هەر دەتوان بەکاری کێشێکی ئەو تۆیان نییە لەوانەیە تۆزێ کەمتر سوود ببینن لە پلازماکەیان بەڕێژێکی کەم بەڵام وەکو کێشەیانێ چکە کەم خوێنی کەمی هیمۆگلۆبینە هیمۆگلۆبین لە خڕۆکە سوورەکانە ئێمە هیچ ئیشمان بە خڕۆکە سوورەکانێ ئێمە ئیشمان بەو شلەمەنیەیە کە پلازمایە کە خڕۆکە سوورەکان تیا مەلەکە بۆیە کەم خوێنی ڕێگر نییە ڕێگر نیە دەساوی گوازەرۆکی زۆر باشن ینی لێرە ڤیتامینەکە لەگرن خۆی خاڵ ئەڕوا و خێرازەبێت ئێمە بەسەریعیل بۆ شوێنی مەبەست بەڵێ دکتۆر هەجارێکی تر ئەوە دەڵێمەوە مادەم بابەتەکەمان یاخود پلازما پەیوەندی ڕاستەخۆی بە خوێنەوە هەیە خوێن یەکێکە لە بابەتە گرنگەکان لە جەستەی کەسەکاندا تەمەن یاخود ڕەگەز یان کەسێک ئەگەر جگەرە کێش بێ مادەی کحول زۆر بخواتەوە ئەمانەش ڕاستەخۆ کاریگەریان هەیە لەسەر خوێنی خودی کەسەکە جارێکی دیکە ئەمە کاریگەری دروستەکاتەوە لەسەر پلازمای ئەم کەسە بەقەت کەسێکی تەندروست پلازماکەشی باشتر نەبێت هەتا ئەو کەسە تەندروست بێ ستایلی ژیانی خۆراکی تەندروست بێ ڕێژەی ڤیتامینەکان لە خوێنیا باش بێت زۆر بێ زیاتر سوودەبینێن تەنانەت ئەو کەسانە خۆشیان پێستیان کەمتر بێ کێشەیە بەڵام جگەرە کێش بۆ نمونە هەر پرۆسەیەکی جوانکاری بۆ بکەین بۆ تۆکس بێ فیلەر بێ پلازما بێ وەکو پێویست وەکو کەسێکی کە جگەرە ناکێشێ سوودی لێ نابینێ بەڵێ سوودی لێ بینێ بەڵام بەو ڕادێنە کەواتەوە ژەر خاڵێکی زۆر گرنگە یانەی جگەراکێشن لە هەردی ساورەی خۆتا بنجوانەکەتان ئەڕوا و بۆشتان دروست نەک هەر ئەوەش هەستی ئازاریش لە جگەرەکێش و ئەوانەی کە کحول لە خۆنەوە زۆر زیاترە زیاتر هەست بە ئازارەکە لە کاتی دەرزی لیانەکە کاری باشە لە دکتۆرە سەبارەت بە کات گرنگی کات بۆ پلازما چیە و دەبیستین لە زۆرێک لە بابەتەکانی جوانکاری خەڵک دەڵێ 6 مانگە و تەواو دەبێت و ئەوێ بەڵام لەگەڵ پلازمایە ئەم شتانە چین یانی ئێمە وەکو هەر جەنابیشە باسی کرد بوستێکە بۆ پێستەکە پاڵنەرێکە بۆ گەشەکردنی ئەو خانانەی پێست بۆیە ئێمە ئەڵێن ئەگەر هەر کەسێک بێوێ پلازما بکە بۆ خزمەتی پێستەکەی خۆی با لە ساڵێکا 3 جار بیکە و باشتریش وایە 3 مانگ لەسەر 1 مانگی جارێک بیکە دواتر بۆ ساڵونیەک ئەو پێستە زۆر بێکێشە بێ زۆر گەشاوا بێ بەڵێ پلازما ئەم پرۆسەیەکە ئەنجام دەدرێت ئێستا بەڕێزت کە دەڵێ لە ساڵەکان چەند جارێک بێوێ ئەنجامی بدە کەسێک چۆن دەتوانێت پۆینتی سەرەکی خۆی دیاری بکە بڵێ من پێویستم بە پلازمایە و دەتوانم جدۆلێکی دانێ لەم ساڵە ئەوەنە پلازما هەڵبەتە ئەمە بەڕایشکاری پزیشکە بەڕێزەکان بەڵامە بەسمە کەسێک خۆی چۆن لە پێویستی پێستی خۆی تێبگا کە بۆ پلازما دەبێت ئەنجام زیاتر تێبینیکردنی دەموچاوکە هەندێک کەسێت ئەڵێ هەستەکەم دەموچاوم هیلاکە بەڕاستی هیلاکیەک بە دەموچاوی ئەبیندێت ماتیەک بەو دەموچاوە ئەبیندێت دیارە ئەو پێستە زۆر تەندروست نییە جای من لەم حاڵەتە ئەبێ زۆر دانیشی لەگەڵ نەخۆشەکەمان قسەی لەگەڵکەین دەی ئای هۆکاری ئەو هیلاکیە چییە ئای هۆکارەکە جەستەیە ئایا کەمی ڤیتامینە ئایا کەم خوێنە یا هۆکارەکە دەرونیە هەندێک کەس هەیە کەم خوێنە هەندێک کەس قەلەقی و خەمۆکی هەیە هەندێک کەس بۆکو پێویست بایەخ بەخۆی نایە هەندێک کەس کارەکەی زۆر سەرقاڵی کردو زۆر هیلاکی کردووە ماوەی پشووی نییە بۆیە هۆکاری ئەوەی کە پێست بە هیلاکی دەرەکەوێت زۆرە لەوانێ پێویستکە ئەو کەسە بنێرین بۆ تاقیگە پشکنینی هەندێک ڤیتامینی بۆ بکەین ڕێژەی خوێنی بۆ بکەین لەوانەیە پێویستکە ئێمە وەکو هاوڕێیەک دانیشین قسەی لەگەڵکەین بزانین ئایم کەسە خەوی چۆنە ئیشتیهای بۆ خواردن چۆنە ئایا بە قۆناغێکی قورس ئاڕوا لە ژیانە ئایا ئەگەر ئێمە پلازمایی بۆ بکەین وەکو پێویست کە سەیری خۆیەکە لە ئاوێنەکە هەندێک لەو بارقورسیە دەرونی بۆ کەمە بێتەوە ئێمە ئیشەکەمان زۆر لەگەڵ ئیشی دەرونیا نزیکە بە تایبەتی جوانکاری ڕاستە بە تایبەت بابەتی جوانی کە زۆر جار کەسانێک ئەتوانن دەرونیان پێی باشتر بێت سەبارەت بە پێش ئەنجامدان و دوای ئەنجامدان بۆ هەر پرۆسەیە کە پلازمای تێدا بێت تایبەتمەندیەک هەیە کە تۆ پێش داوا لە نەخۆش بکەی بێ ئاگداری بێت بەڵێ بۆ نمونە هەندێک دەرمان هەیە خوێنش لەکاتەوە وەکو ئەسپرین وەکو ئەو دەرمانانەی کە هەندێک کەس وەریەگرن کە خەس بوونەوەی خوێنیان هەیە وەکو وارفەرین و هیپارین ئەم دەرمانانە بێ بوەستێنرێت پێش 48 سەعات لە ئەنجامدانی هەر دەرزیەک بۆ جوانکاری نەک هەر پلازما بەڵکو بۆتۆکس و فیلەریش بۆ لەبەرەوەی ئەگەریەوەی هەیە و کەسە شینبوونەوە زیاتر ڕووبا لە پێستا ئێمە ئیش لەسەر زیاتر ڕوخسارەکەین شینبوونەوەیەک بە ڕوخسارەوە ئابزانم شتێکی ئاسان نییە بۆ کەسێکی بەرکەوتە هەیە و خەڵکەی بینێ و ئیشەکە و تەنانەتە ناو خێزانەکەی خۆشیە بۆیە ئێماڵین ئەو دەرمانانە ئەبێ بوەستێنرێت بەلای کەمەوە 48 سەعات پێش ئەنجامدانی
ئەو پلازما. بەڵێ جا من لەگەڵ هاوکارم کەنارخان پرۆدوسەری بەرنامەکە سڵام هەیە بۆی زۆرترین بیرکردنەوەی خۆمان لەسەر بابەتی پلازما و داڕشنەوەی پرسیارەکانمان ئەنجامدا. جا ئەگەر شتێکی تایبەت ما بێ بۆ پلازما من نەمپرسی بێ حەز دەکەم پێم بڵێ ئەگەر ئەوەش نەماوە ناکرێت دکتۆرەکەژان لەلام بێ لە ستودیو هەندێک پرسیاری تایبەت نیکەم بەسەر من ئامادە پلازماکەمان تەواو ڕوونکردنەوەی باشماندا. بەڵێ هەندێ بەس یەک خاڵ هەیە زۆر کەس پلازما ناکاڵێ زۆر ئازاری هەیە. بەڵێ خوێن شلەمەنێکی سوێرە تۆ کە دەرزیەک بە شتێکی سوێر ئەەکەیتە ژێر پێستەکە و وایە برینێک بێ و خەی بخەیتە سەر بۆیە ئازاریە. بەڵام ئێمە تا بتوانین ئەو ئازارە بەچی کەمەکەینەوە بە کرێمی بنج لە دەموچای و کەسەین ماوەیەک بمێنێتەوە پێوەی دواتر بۆی ئەنجامەین ئەوە زۆر ئازارەکە کەمەکاتەوە. بەڕای من ئێمە تەحملی ئازارەکە بکەین باشترە وەگلەوەی تەحملی پێستێکی هیلاک بکەین کە ڕۆژ بە ڕۆژدا ئەبەزێ و کۆلاجینی دا ئەبەزێ. جوانی تەحملی خۆی ئەوێت بێگومان جوانبی ئازارە نییە. هەموو شتێکە دەستکەوتێک لە ژیانە ئەبێ باجەکەشی بێ. بەڵێ ئەو باجەکەیەوە قورس نییە ئەوەش قورس نییە بێگومان. حەز دەکەم پرسیارێکم سەبارەت بە سەردانیکەران چارەخوازان کە دێنە لای ژناتان چونکە ئێوە لە کلینیک ئەو چارەخوازانیان بۆ لای ئێوە زۆر جیاوازە لە پزیشکەکانی تر کەسانێکن دەکرێت لە کاتێکی باشی ژیانیان هابن مرتاحێکی نەفسیان هەیە و چونکە هاتۆ بۆ جوانکاری بێگومان. جا مامەڵە و ئاستی ڕۆشنبیری خەڵکی ئێمە چۆنە لەگەڵ پزیشکە بەڕێزەکان بۆ تێگەیشتن لەوەی کە خودی خۆی چی ئەوێ یان بەڕێستان کە شتێکی پێدەدەن. ڕاستیەکەی مە سەرەتا کە دەستمان کرد بەمە من 18 ساڵەمە ئیشمە سپاس بەخوا من یەکەم کەس بووم کە لیزەرم هێنایە شاری سلێمانی و کوردستانیشەوە لە ساڵی 2006 یعنی ئێستا کە بیرەکەمەوە ئەو کاتە خەڵک لە لیزەر ئەترسا بۆ نمونە لە جوانکاری ئەترسا حەزەرێکی زۆری هەبوو زۆر هەندێ پرۆپاگەندە هەبوو لیزەر شێرپەنجەکە لیزەر نەزۆکیەکە من هەمووی بە دۆکیومنت و بە توێژینەوەی زانستی شتەکانم بۆ خەڵکەکە ڕوونەکردەوە. ڕاستێکە پزیشکەکانی کە سلێمانیش هەمویان هاوکارم بوون لەبەرەوەی من ئەو سنتەرێکە کردمەوە دەرگای کراوە بۆ هەموو پزیشکەکان کە چارەسەری نەخۆشەکانیان بکەن لە لای ئێمە بە خۆشحاڵیەوە چونکە من ئەمیست ئەو ئاستی ڕۆشنبیریە بڵاوکەمەوە لەبەرەوەی لیزەر بۆ نمونە بە تایبەتی لیزەر جەلساتی ئەوێ هەر شتێک بۆ هەر چارەسەرێک بێ. بیرم کردەوتم ئەگەر نەخۆشی خۆمان بۆ جلسەیەک دوان بڕوا بۆ ئێران یا بڕوا بۆ لوبنان یا بڕوا بۆ ئوردن ئەی جلسەکانی کەچی بکە هیچ کەسێک نییە بتوانانی هەموو مانگێ بڕوا بۆ جلسەیەکی لیزەر بۆ دەرەوەی وڵات زۆر کە من ئەو کەسانە ئەوە یەکەم هۆکار بوو پاڵی بمنەوە ناکە ئەو هەنگاوە بنێم لەگەڵیشیا جوانکارەکانی کە هاتەکایەوە بۆ تۆکس و فیلەر و پلازما و هەموو بابەتەکانی تر سپاس بۆ خوا وردە وردەتوانیمان تەنانەت بەکارهێنانی دژەخۆر شتێکی نامۆ بوو لە سەرەتاوە. ئێستا هەموو وەسفەیەکی دکتۆری پێز ئەتوان بڵم لە سانەوەی دژەخۆری تایە ئەوەش خۆی بۆ خۆی پارێزگارێکی زۆرە لە پیربوونی پێست هۆکارێکە بۆ مانەوەی پێست بە جوانی خەڵکی جوانە بۆ ئەمانە بێگومان خەڵک ئەو شتێک کە سوودی لێبینێ بە دوایە ئەڕوات ئەگەر متمانەی بە دکتۆرەکەی خۆی هەبێت بە قسەیەکات. بەڵام ئێمەش بەشی زۆری بەرپرسیارەتەکە لەسەر ئێمەیە کە ئێمە ئەبێ خەمخۆری نەخۆش بین ئەبێ بەرژەوەندی نەخۆش تۆپ پرایۆریتی بێست لەسەری سەرەوە بێ پێش هەموو شتێکی تر. زۆر جار نەخۆش هاتۆ جوانکاریەکی تایبەتی ویستووە کە پێویستی پێی نییە من پەشیمانم کردوتەوە لەبەروی زانیمەکە ئەنجامەکەی جوان نابێ یا پێویستی پێ نییە پێویست ناکە ئەو پارێ سەرفکە. بەڵێ لەوانەیە شتێکی کەی هەبوو بێ پێویستتر بوو بێ توانی بێتم قەناعەتی بێگەم کردوومە نەمتوانی بێت ئەوەم بۆ نەکردووە کە پێویستی پێی نییە ئەمانە هەمووی خاڵی گرنگە. دکتۆرە دڵنیام زۆرنی ئەوانەی سەردانی جەنابەتیان کردبێت لە کلینیکەکە و بینی بێتیان دەزانن تۆ بەردەوام هەر وەکو خۆت باست کرد ئەزمونێکی دوور درێژتان هەیە هەر لە سەرەتاوە بیرت لەوە کردو تۆ ژووری تایبەتت هەبووە بۆ چاوەڕوانیکردن بۆ هەندێک کەسان لەگەڵ کەسانە تێکەڵی خەڵک بن بۆ هەر هۆکارێک بێ بێگومان ئەو تایبەتمەندیە کە پاراستوتە هەتا ئەمڕۆ تا چەندێک وای کردووە کە خەڵکی زیاتر سەردانی تۆ بکەن یاخود ئاسوودەتر بن لەوەی جوانکاری ئەنجام بدەن یاخود بیرکردنەوەی تۆ بۆ ئەوە بۆ کە کەسانێک ئەگەر لەبەر خەڵک نیانوێ جوانکاریەکە بکەن بەزمە بەستیانە ئەمانە هەمووی بەڕاستی کەسێکە خۆی بڕوای بەخۆی بێ جیاوازە بێگومان ڕاستە تایبەتمەندی نەخۆش شتێکی مقدسە بەڕاستی یا زۆر پیرۆزە ئەمە ئێمە لە یەکەم ڕۆژەوە کە ئەچوینەتە بڵین خوێندنی توبەوە ئەوەمان فێر کراوە کە تایبەتمەندی نەخۆش پیرۆزە ئەبێ پارێزراو بێ بۆیە من لە ژیان مادوو نەخۆشم بەیەکەوە نەکردوێتە ژوورەوە وەقەتیش نایکەم و ناش بێ بکرێ
ئەو کەسێک کە نەویستۆ تێکەڵی نەخۆشەکانی کە بە لە ژووری چاوەڕوانی ئێمە ژووری تایبەتمان بۆ داناوە. ئەو ئیشانەی کە ئەکرێ لەسەر جەستە بە هیچ شێوەیەک نابێ کامێرای تیابێ، تەنها و تەنها لە ڕیسێپشن لەو شوێنەی کە من تەنها بەس قسە لەگەڵ نەخۆشەکەکەم کامێرا هەیە، شوێنەکانی تر بە هیچ شێوەیەک نابێ کامێرایتیا بێ، هەم بۆ پاراستنی تایبەتمەندی نەخۆشەکە و هەم بۆ لایەنی قانونیش کە بەڕاستی ڕێگە پێدراو نییە و ئەوە شتێکی زۆر زۆر ڕاستە. ئیتر ئەکرێتەوە سەر ئەوەی خەڵکیش بەڕاستی سپاس بۆ خواوریان ئەزانێت کێ خەمخۆرێتی کێ چایی لە گیرفانێتی. زۆر ڕاستە. دکتۆرە سەبارەت بە کاری جوانکاری بەگشتی ئێستا دەزانین خانمان و پیاوان هەموو پێکەوە ینی دەربەستی جوانی خۆیان بە تایبەت گرنگیدان بە مانەوەی جوانی باڵێن سروشتی خۆیان. لە لای تۆ تا چەندێک ئەگەر بەڕێژەژ نەبێت تا چەندێک کەسەکەی پیاوان زۆرتر سەردانتەکەن یاخۆ خانمان یاخود لە بوارەکانە جوانکارەکان بۆ کامیان زیاتر؟ لە ڕاستیە ئێمە ئەزانین و نەک لای ئێمە لە هەموو جیهانە زیاتر خانمان بایەخ بە جوانی هێنەوە شتێکی ئاساییە و گشتیە. بەڵام ئەوەی کە دڵخۆشکەرە خانمەکان خۆیان بۆ نمونە مێردەکانیان لەگەڵ خۆیان ناهێنن، خۆیان هانیانێن کە ئەوانیش بیکەن، ئەو هاتووە سوودمەند بۆ تۆکسێک حەزەکە پیاوەکەشی هەمان سوود وەرگێ هانی ئەیات یەت لەگەڵیا. ئەمە شتێکی زۆر باشە. جاری وایە دایک و کوڕ بەیەکەوەیەن، ینی دایکەکە خۆی کات کوڕەکەشی لە تەمەنێکایەت دەستی پێکردە پێویستی پێێتی ئەیهێنێ لەگەڵ خۆیان. ئەمە خۆی بۆ خۆی شتێکی زۆر دڵخۆشکەرە. ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی پیاوان زۆر کەم بوو لە سەرەتاوە، ئیستە زیای کردووە. زیاترین هۆکارکەیەن بۆ لابردنی مووی زیای ڕوومەت و بۆ نمونە ناوچەوانوانێ و شوێنانی کە حەز ناکەن ینی پیاوان مووی پێوە بێ، یاخۆت بۆ لابردنی ئاسەواری زیبکە و چاڵ و هەروەها بۆ تۆکسیش. ئەوە جوانکاریانەیە کە زیاتر پیاوایکەن. لە کۆتاییە من چەند زانیاریەکمان پێبەی دکتۆرە خان بۆ بینەرەکانم وەکو بەڕێزت وەکو پسپۆڕێکی تایبەت چی ئامۆژگاری چەند کەسێکە دەبێ بپرسم چیان ئامۆژگاری ئەەکەی بۆ ئەم کەسانە؟ یەکەم لەوانە ئەو پیاوانەی کە کارەکانیان زۆر لەبەر تیشکی خۆردایە و بە کاتێکی زۆر و بابەتی ڕەگەزیەکەش کە ئەوە پیاوە تۆ وەک پسپۆرێکی جوانکاری چی ئامۆژگاری ئەم کەسانە دەکەی؟ تۆزێک کێشەمان لەگەڵ پیاوانەوەی تااقەتیان نیە دژەخۆر بەکاربێنن. بەکارهێنانی دژەخۆر زۆر گرنگە و ئەبێ بە پێیجۆری پێستەکە بێ، لەژێر ڕێنمایی دکتۆری پێستا بێ و ئەگەر بە بەردەوامی لە دەرەوە بێ 2 ساعت بۆ 3 ساعت جارێک تازەی کاتەوە مەرجنیە بیشوات بەسەر یا چینێکی کەی لێبە. ئێمە دژەخۆرمان هەیە تایبەتە بە پیا و هیچ دیار نییە. پیاوان زیاتر خەمیوانە وەکو میکەپ دەرکەوێت پێیان خۆش نییە، بەڵام ئێمە هەمانە بێڕەنگە هیچ دیار نییە لەسەر دەموچای تا ئەو کەسە قەلەقی ئەوە بێ بڵە شتێک دیارە بە دەموچامەوە. بەڵام بەکارهێنانەکەی زۆر زۆر گرنگە بۆ پاراستنی دەموچایان لە پەڵە و لە چرچبوونی پێشوەخت. و دژەخۆریش 100% ناو پارێزی دایمە وتومە دژەخۆر قەلغانێک نییە 100% زیانی خۆرەکە بگەڕێنێتەوە، بەڵکو بەشێک لە زیانەکە ئەگەڕێنێتەوە. خۆ ئەگەر زۆر هەتاوەکە بەهێز بێ و ماوەیەکی زۆر بمێتەوە باشتر وایە شەپقەش لەسەرکە، عینەکیش لە چاوکە. تەنانەت هەندێک جار ئەگەر بەتایبەتیوانی کە لیزە روشتیان بۆ کەمەڵم ئەگەر بتوانن لەسەر گرڵ دژەخۆرەکە ماسکێکیش بەکاربێنن بۆی بە دووربن لە زیانی خۆر بشارنەوە. سەبارەت بۆ خانمە بەڕێزانەی کە هەندێک جار دەبینین زۆران دەبین هەندێک جۆر لە جوانکاری دەکەن کە پێویستیشان پێی نییە. بەڕێزت وەکو پسپۆرێک وەکو مامۆستایەکی زانکۆ چۆن ئامۆژگاری ئەو خانمانە دەکەی کە بژاردەی ڕاست بکەن بۆ جوانکاریەکانیان ئەوە هەڵبژێرن کە پێویستە؟ بەڵێ ئەو خۆی زۆر جار مراجعەکەیەتە لام دانیشین قساکەین ئەڵێ هاتوون بۆ ئەوە بۆ نمونە ئەڵێم بەس تۆ شتێکی کە هەیە لەوە گرنگترە ئەکرێ ئەوە بکەین لە پێشە ئەمەی کە داوایەکەی زۆر گرنگ نییە شتێکی باشتر هەیە دا ئەبێ کاتی تەواویان بینێ لە یەکتری تێ بگەین بڕیاردانی جۆری جوانکاری بڕیارێکی نێوان دکتۆر و نەخۆشەکەیە نابێ بە تاکلایەنە ئەو بڕیارە بین و ناشبێ نەخۆشەکە هەرچیەکی ویست بڵم دەی خۆی داوای کردو بابۆی بکەم ئەوە قابلی قبول نییە بەڕاستی دەستان خۆش بێت ئەوە لە هەستکردن بە بەرپرسیارەتی ئێوەیە
مای دڵخۆشیە کە کەسانی وەکو ئێوە لە لێن کۆمەڵگەکەماندا هەیە دواوتت یاخود هەر پەیامێکت هەبێ من خۆشحاڵم لە تۆ بیستم پرسیارەکانم تەواو زۆر سپاس بۆم دەرفەتە من زۆر خۆشحاڵم و تەنهاڵم گرنگیدان بە پێست تەنها بەرپرسیارەتی دکتۆری پێست و جوانکاری نییە بەرپرسیارەتی هەموو کەسێکە خۆی بەرپرسە بەرامبەر بە پێستی خۆی ئەبێ ڕۆتینێکی باشی هەبێ بزانێت چۆن مامەڵە لەگەڵ پێستی خۆیەکە سەبارەت بە پاکەرەوە سەبارەت بە دژەخۆر سەبارەت بە بەکارهێنانی شێدارکەرەوە لابردنی میکەپ بە نیسبەت خانمانەوە ئەمانە هەمووی گرنگە و هەروەها گرنگیدان بە لایفستایلێکی ژیانێکی تەندروست ئەو خواردنەوەی زۆر گرنگە باغدان بە ڤیتامینەکان خواردنی سەوزە و میوەی فرێش ئەمانە دوورکەوتنەوە لە شیرینی لە چەوری بۆ ئەوەی پێستیان بە جوانی بمێنێت. دەستان خۆش بۆ سەرکەوتوو بن زۆر سپاس خۆشحاڵم لە پرۆگرامی ئەوڕۆم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆرە کەژان عەلی تۆفیقکە بەڕێزیان مامۆستای زانکۆ کۆلێژی پزیشکی و هەروەها پسپۆر لە پسپۆری جوانکاری و پێست و هیوادارم سوودتان لە وەڵامەکانی وەرگرت بێ و بەیاتهێنانەوەیەک بوو بێ بۆی ئێوەش زیاتر گرنگی بە پێستی خۆتان بدەن و هەمووتان دروست بژین.